من پێم وایە تورکیا مەبەستی داگیرکاری هەرێمی کوردستانە ئەو ئەزموونەی کە چەندین ساڵە بە خوێنی هەزاران پێشمەرگە و تێکۆشەری دێرین بنیاد نراوە لە بینی ببات. تەنها و تەنها هەدەفی لەناوبردن و وێرانکردنی هەرێمی کوردستان. وەڵام من پێم وایە هەر کەسێک یەک زەڕە ئەخلاقی تێدا هەبی جاسووسی لەسەر برای خۆی ناکات. ئێمە هەمومان کوردین ئەی ئەو دروشمانە چین کە ئەڵمان گرتوون لە سەرەتای شۆڕشەوە تاکو ئێستا کە ئاڵێن ئەمە هەوڵ و تێکۆشانمان لە پێناو ئازادکردنی هەرچوار پاسەی کوردستانە کەواتە یان ئەمە ڕاستمان نەکردووە یان نابێ ئەوە بکرێت. سەبارەت بە پێکانی ئامانجەکانی ڕەنگە بتوانی لە ڕێگای جاسووسەکانیەوە زیان بە هەندێک گەڕیلا و هەندێک خەڵکی ناوچە سنووریەکان بگەینی، بەڵام دڵنیام ناتوانانی هەتا سەر ئەوە بکاتن لەبەرەوەی خەڵکی کورد خەڵکی کوردستانی عراقێ سەری بۆ ڕژێمی سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ نەوینە کرد و بەرهەڵستی کرد هەتا لە ناوبردننی پێم وایە لە بەرامبەر داگیرکاری تورکیا و لە بەرامبەر ئەو هێرش و پەلامارانەی تورکیاش دڵنیام گەلی کورد ڕۆژێک دێ بە ئەوەستیتەوە بەرامبەری و هەموو پیلانەکانی تورک بە چۆکدادینی. تورکیا یەک کە لەوانە بەڕاستی هەمیشە بەهانە بەگەلی کوردەگریت لە هەر پارچەیەکی تری کوردستانی بە تایبەتی باشووری کوردستان لە ساڵی 92 شەڕی پێفرۆشتین لە تورکیا هەدەپە بە بەهانەی پەکەکە ئێستانەکە 7,000 ئەندامی پەکەکەی سزنی کردەوە بە سەرۆکە کەشیانەوە هەم لە سووریا هەر بە بەهانەی پەکەکە پەلامار دەدا لە شنگال بە بەهانەی پەکەکە و یەپەژەوانە پەلامار دەدا. ئیدی بەڕاستی تورکیا هەمیشە بە بەهانەی پەکەکە دێ پەلاماردا. ئەو مەبەستی ئەوەیە کە بەڕاستی کورد یەک نەبیت، یەک پارچە نەبی، یەک دەنگ نەبی، یەک هەڵوێست نەبی، هەمیشە هەوڵی ئەوێدا لێکمان بترازنی پەرتمان بکات. پێشان لە خواکوڕک بوو، دوایە چووە قەندیل، ئێستا لە سلێمانی پارساڵ بوو لەسەر ئەزمەڕی لەوێ پەکەکەی شەیدەک چۆن دەکرێت و سەرکردەی پەکەکە لە ناو زەماوەر و ناو خەڵکی بیپێچی. حتمەنەوە یەک لە خیانەتەکانی ناو خۆمانە بەڕاستی بەداخەوە توانیتی دەست بخاتە ناو خەڵکی خۆمان و ناو ڕێزەکانی حیزبەکان و خەڵکی بە ئاسانی پەرتی کردینە و هەوا خۆشی هاتوۆتە ناومان و ئەو جاسووسانە ئەوانەی کە هاوکاری تورکیاینە بەداخەوە ئێستا کە زوو لە 92 چارەسەری ئەوە نەکرا ئێستا توانیتی 150 خەڵکی ڕاکێشی هەم بە خەیانەت هەم بە شێوەیەک هەم لە ناو حیزبەکان هەم لە ناو هەموو خەڵکی مەدەنی لە شارەکانی کوردستان. بەداخەوە جاسووسی شتێکی زۆر قێزەونە. من بەش بە ئاڵی خۆم پێم وایە خەیانەتکردن لە میلەتەکەی خۆی لە گەلەکەی خۆی لە خاک و نیشتیمانەکەی خۆی قێزەونترین و ناشرینترین کاری نائینسانیە. بەداخەوە ئەوانە ئینسان نین، ئەوانەی خیانەتەکەن لە میلەتەکەی خۆیانە، ئەوانەی جاسووسیەکەن.